لەبارەی ئەم گرژیانەوە گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز مخەلەت حازم شرۆڤەکاری ئەمنی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان. بەڕێز مخەلەت زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دەمەوێت بپرسم کە ئەم گروپە چەکدارانە بۆ جڵەو ناکرێن بۆ لەژێر فەرمانی فەرماندەی هێزە چەکدارەکان یا ڕاغدانین؟ بسم الله الرحمن الرحيم. تحية لكم خوي بخشندەی میهرەبان سڵاو لێوە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس. بێگومان ئەم گروپە چەکدارانە بە ویستی خۆیان مامەڵە دەکەن هەڵوێستەکانیشیان لە دەرەوەی دەوڵەت و فەرماندەی هێزە چەکدارەکانە، بۆیە کاتێک ئاگربەستێکە بۆ لە نێوان گروپە چەکدارەکان و لە نێوان لایەنی ئەمریکی ئەم ئاگربەستە بەوەی ئەو گفتوگۆیە بۆ ئەو دانوستانە بوو کە حکوومەتی عراقی لەگەڵ ئەمریکا کردیکەوەتە لەم نێوانتەدا ئەوە ڕوون دەبێتەوە کە حکوومەتی عراقی هیچ دەسەڵاتێکی بەسەر گروپە چەکدارەکان یەوە کاتێک ئاگربەستەکە هەڵوەشایەوە هێرشیان کردە سەر عین ئەسەد بەبێ ئاگداری حکوومەت و حکوومەت ئاگدار نییە. ئەمڕۆ بەیاننامەی حکوومەتی عراقی بەیاننامەیەک ڕوون و ئاشکرایە گوتی ئەوەی هەیە پێشێلکردنی بوونی ئەمریکەکانە لە عراق و بوونی ڕەوشکارانی هاوپەیمانانە، چونکە حکوومەتی عراق بۆ خۆی مۆڵەتی پێداون بەوەی کە لەو ناوچانە بن و ئەرکیان ڕاوێژکاریە و گوتیشیان ئەوان دوای ئەو کەسانە دەکەون کە ئەم هێرشیان کردووە. کەواتە ئەم گروپە چەکدارانە بۆ خۆیان کار دەکەن، بڕیارەکانیان بە خۆیانەوە دەردەچێت. ئایا ئەم گروپە چەکدارانە بەشێکن لە بەرەی مقاومە و یەکگرتووی گۆڕەپانەکانی ململانەی کە هەمیشە ئەم کردوانە ئەنجام دەدەن، یاخود ئایا ئەو گروپە چەکدارانە تازە پێک هاتوون و لە بارودۆخێکی تایبەتدا هاتوونەتە ئاراوە، چونکە ئەوەی کە لایەنی شۆڕژگێڕان ئەوەی ئەو ناویان لە خۆناوە یەکەم جارە شتێکی لەو شێوازە دەبیستین لەگەڵ گروپەکانی بەرەی مقاومەوە تاکو ئێستا ئێمە نازانین بەڕاستی ئەم گروپە سەر بە کێن ئەرکیان چیە دەیانەوێت چی بکەین. تەنیا ئەوەیە کە هێرش دەکەنە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە، چونکە پێیان وایە ئەمریکا هێرشی کردوێتە سەر بەرژەوەندەکانی حەشدی شەعبی لە ژەرف سەخر. باشە، بوونی ئەم هێزانە لەسەر داواکاری عراق خۆیەتی و ئەرکی عراقە کە هێزەبیانیەکان بپارێزێ. عێراق ناتوانێت یان نایەوێ ئەم هێزانە بپارێزێ لە هێرشی گروپە چەکدارەکان؟ يعني بالتأكيد في عام 2004 ولا ساڵی 2004 ئەو کاتە حکوومەتی عراقی داوایان لە نەتۆ یەکگرتوەکان کرد کە هاوپەیمانێتێک پێک بێنن بۆ ئەوەی یارمەتی ئەوەم لە ڕووبوونەوەی داعش چەند مەرجێکا بوو لەگەڵ لایەنی عراقی ڕێکەوتنیان لەسەرکەوە. یەکێک لە گرنگترین ئەو مەرجانە ئەوە بوو کە زۆری ئەو پارێزبندیە چییە کە بە هێزەکانی هاوپەیمانان دەدرێت. بۆیە عراق پارێزبندیەکی دیپلۆماسی و هێزەکانی هاوپەیمانیان داوە ئەو هێزانی لەسەر خاکی ئەوان جگە لەمەش مادەیەک هەیە لەم یادداشتە لێک تێگەیشتنانەی کە لەگەڵ عراق ڕاژوکراون دەڵێت بەنمونەیەکی لەمە دەکەن، دەڵێ ئەگەر ئەو هێزانەوە بەڕووی هەر ترسێک ببنەوە ئەو مافی هێزەکانی هاوپەیمانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرگری لە خۆیان بکەن، بەرگری لە بەرژەوەندەکانی خۆیان بکەن. کەواتە ئەوەی ئێستا ڕوودەدات بەرەوەی حکوومەتی عراقی توانای ئەوەی نییە ئەو پێگانە بپارێزێت، توانای ئەوەی نییە گروپە چەکدارەکان ئەوەی گروپە چەکدارەکان دەیکەوتەوە بڕۆی ببێتەوە لایەنی ئەمریکی لەم دەرچەیەوە لە دەرچەی بەرگریکردن بەخۆوە هێرش دەکاتە سەر گروپە چەکدارەکان. ئەمە ئەو قسەیە کە هەمیشە وەزیری بەرگری ئەمریکا لۆید ئۆستن و وەزارەتی بەرگری ئەمریکا دووبارەی دەکەنەوە و دەڵێن کە ئێمە بەرگری لە خۆمان دەکەین بە گوێرەی یادداشتی نەتۆ یەکگرتوەکان و ڕێکەوتنی کە لە نێوانماندا هەیە. کەواتە ئەم بابەتە بەدڵنیاییەوە ئەمریکا ڕووی لەوە کردووە ئەو کەسەی ئامانجی دەگرێت وەڵامی بداتەوە، وەتا ئەمە کار و کاردانەوەیە چونکە هێرش دەکەنە سەرچاوی هێرشەکان. ئەو کار و کاردانەوەی باسی دەکەی چاوەڕێی چی لێ دەکەن؟ پێتان وایە کە ئەمریکا هەڵوێستی چییە بێت؟
يعني حقيقة يعني الموقف محقق راسكي هالويستكا باردوخا كتوزك أعلو زبتابتي للآن حكومة عراقي كالباردوخا كي ناخوشنا هموال دا باردوخا كي هستيار دا حكومة نيتواني ولا كفتقو كان لقل إجلاء القوات الأمريكية حكومة أمريكا بوتسون دارو هي زكاني أمريكا العراق دريجة بسبب ما لا كي كان ويستي حكومة عراقي بويكا نيتواني وأم بسك دارانا زلو بكات ويرنقا ورباني عراقي هيرش زيادة إذا بدأت عمليات الرد من قبل الجانب الإيراني إيران وداس بيبكات داخد حزب الله داس بيهرش بكاتو وهيرش بكنسان إسرائيل بهيك فصائل المقاومة الموجودة في العراق مقاومة العراق أمانزقتني برجان كاني أمريكا بعد العراق إما بدوري نازانين رنجا هيرش بكنسر بنكي سربازي حرير ورنجا هيرش بكنسر عين أسد زاري كيديكا ياخذ بنكي سربازي كونيكو فيكتوريا أو القاعدة الموجودة في حقل عمر النفطي. هذه متوقعات وفي أما اشتكي صور وان كراوة وبقويري أوي دياريش كراوة وأوي كجروبا كاني بري مقاومة باسي ليو دكان الأيام القادمة ويروجاني داها برانستي يعني غير ناجعة بالنسبة للوضع الأمني العراقي والساحة أسايشي عراقي وغرباني أسايشي عراقي. هذه العمليات أكيد الجانب الأمريكي سيقوم بعمليات رد أخرى وقد نشهد عمليات استهداف لشخصيات زور باشا راجين راوكي شاني راجاندني أمني عراق ديري كتاب وسرنجي مني راكشا كدالي رجنا دين عراق بكرة غورباني يقلا كرنوي من الملانية كان أما يستل عراق رويدات أو تصفيح حسابانية عراق دتواني رجلا وبقري يعني خلية الإعلام الأمني شاني راجعندني أمني عراقي اشتكي صوروا انكراو مزور راجعين راونا بلاو كاتبوا تذكر ديفيد بس تشيب عم جاب السيب كراسكي شاني راجعندي أمني بخوشي زانت جروبا كاني بري مقاومة لابتك زور زار اشتيل لاني حكومية وناكرت باسي زورشتي أم جروبا سكدارة الفصائل وندست شامبو مزورك لو بابتاني كبيوسا بجروبا سكدارة كانوا أوان سندين جروبيان بشكل حكومة عراقي وبشكل ويا ديانويت كا دارك لنا وراسته وبقرن بوي خوان نخنا بنايلاي كس حسابي لا كيديكا أوانش بخوا ماج دزان كان ناكرت أما بام أنزامي اللي كولي نوية بتوان كسانة تسجير كان كبكر راستقيني أم كارب هي قامت هيرش كارب راستقيني كامل أوان هندك زعبتي خويا وعندك سركر دي بربسي خويا لو نوسيا تاز بسركر دو بتابتي أو نوسانين يزي كان عين أساد ومن بيم هر أوان دي يشتكي دي كناكنو ما ويك لسر أم كارب بردوام دبن وبابتك دواتين لبير دكرتو بابتك دسازن تتوكل أو بيشترها سباس بو أما دبونت لقلم بريس مخلت حازم شارزة أمني لبغداد وسباس